مرۆڤ زۆر لە مێژە زەیتونی ناسیوە و بەکاری هێناوە. لە بەشی زۆری ئاینە پیرۆزەکان ناوی هاتووە. یۆنانیە کۆنەکان لە زۆر لە هۆنراوەکانیان ناویان هێناوە، وەک دیاری پێشکەش بە شایەکان و پاڵەوانانی شەڕیان کردووە. زەیتون دارێکی هەمیشە سەوزی تەمەند درێژە، بەرزیدارەکە لە 15 مەتر تێناپەڕێت. بەرەکەی ڕەنگی سەوز، ڕەش و مۆرە، حەز لە بنار شاخ و کەنار دەریاکان دەکات. داری زەیتون لە کۆتایی بەهاردا دەدرەوشێتەوە و گوڵی سپی دەردەکات. لە شێوەی کۆمەڵەی ناجێگیر گوڵەکانی داری زەیتون دوو جۆرن. جۆری یەکەم پێکاتەی مێینە لە خۆ دەگرێ و توانای گەشەکردنی هەیە بۆ زەیتونی تەواو، بەڵام جۆری دووەم تەنها پێکاتەی نێرینە لە خۆ دەگرێت و توانای پیتاندنی هەیە. نیشتیمانی بنەڕەتی زەیتون سووریا و فەڵەستین و ئوردون و لوبنانە، هەروەها کەناراوەکانی دەریای سپی ناوەڕاست. داری زەیتون دارێکی بەسوودە لە هەردوو بوارەکانی ئابووری و ژینگە. بەرەکەیشی خۆراکێکی بەسوودە بۆ مرۆڤ، بە جۆرێک لە زۆر خواردەمەنی جۆرا و جۆردا بەکاری دەهێنێت. بەرهەمی زەیتون لە سەدا 95 لە کەناراوەکانی دەریای سپی ناوەڕاست بەرهەم دەهێنرێت. بە جۆرێک وڵاتی ئیسپانیا بە یەکەم دەوڵەت دەژمێردرێت لە ڕووی کشت و کاڵیەوە بۆ داری زەیتون. ڕۆنی زەیتون بێزیانە بۆ لەشی مرۆڤ، بگرێ بە پێچەوانەیشەوە زۆر سوود بەخشە بۆ مرۆڤ، چونکە شلە ڕۆنەکەی بە هیچ جۆرێک کۆلیسترۆلی زیان بەخشی تێدا نییە، بەڵکو کۆلیسترۆلی سوود بەخشی تێدایە کە دەبێتە هۆی توانەوەی کۆلیسترۆلی زیان بەخش. جگەلەوە خواردنی زەیتون لەش بەهێز و بەتوانا دەکات. هەروەها بە یەکێک لە سەرچاوە گرنگەکانی ڤیتامین B1 و B2 و چەندین ڤیتامین و سەرچاوی گرنگی خۆراکی تر لە پێکاتەکەیدا هەیە کە مرۆڤ لە چەندین نەخۆشی دەپارێزێت. ڕۆنی زەیتون جگە لە سوودە تەندروستیەکەی لە کۆندا وەک سەرچاوەیەک بۆ سوتاندن و ڕووناکردنەوە بەکارهاتووە، هەر بۆیە تا ئێستا وەک درەختێکی پیرۆز ماوەتەوە. چاندن و کشت و کاڵی درەختی زەیتون لە باشووری کوردستان مێژوویەکی تازە و ئەزمونێکی کەمی لە لای جوتیاران هەیە. لە پێشدا زەیتون تەنها وەک بەرهەمێکی خۆشکراو بەکاردەهات و هیچ سوودێک لە ڕۆنی زەیتون نەدەبینرا. ئەمەش بەهۆی کەمی ئەزمونی جوتیاران و پاشانیش نەبوونی کارگەیەکی تایبەت بە بەرهەمهێنانی ڕۆنی زەیتون. هەر لەبەر ئەم هۆکارەیش لە ڕووی کشت و کاڵیەوە گرنگیەکی ئەوتۆ بە ڕواندنی درەختی زەیتون نەدراوە. بسم الله. بسم الله بابشين بۆ زەیتونەکەمان لێکینەوە. ئەم باخە زەیتونە ساڵی 2005 بنیاتمانە ئەرزەکەمان دەدۆنمە. ساڵی 2005 ئەم باخەمان بنیانە لە شاری سلێمانی لە گوندی کانی بەرزینە. ئەو کاتە ئەم ئەرزە هەمووی چۆڵ بوو، هیچ نەبوو. ئەو کاتە وەزارەتی زراعە لە سلێمانی بەڕێبەراتی کشتتوکاڵی سلێمانی 400,000 داری زەیتونی هێنا لە ئەفرین. ئێمەش وەکو جوتیارەکانی کە لە بەروی عەقدمان هەبوو 600 دارمان وەرگرت.
دارەکە و کاتێک ڕوانمان هەرچەنە شارەزایشی کەممان هەبوو لێ بەڵام بەڕێوەبەری کوشت و کاڵی سلێمانی هاوکاریان کردین چەند مۆندیسێکیان لەگەڵا ناردین تا دارەکانمان بە شێوەیەکی جوان ڕواند. دارەکان زۆر بچووک بوون، موافقەتی بیری ئایشمان وەرگرت، بیری ئاوەکەمان لێدا ئەو کاتە بیرێکمان لێدا، بیرەکەمان قوڵیەکەی 100 مەترە تا ساڵی 2011 ئەنجا بەریدا کە بەریە زەیتونەکەمان بەرێکی زۆر کەمیدا ئەو کاتە. بەڵام لەو کاتە بەدواوە ئیتر زەیتونەکەمان ئێستا باشە، ساڵانە بەرێکی باشی هەیە و ئەم زەیتونەی ئێمە بۆ خۆشکردن نابێت تەنها بۆ زەیتە. ئەو کاتە بڵێن چەند ساڵێک پێش ئێستا کارگەی زەیت نەبوو لە سنووری سلێمانیە، زەیتونەکەمان ئەنارد بۆ هەولێر بۆیان نەکردین بە زەیت. لە پاش لێکۆڵینەوە بە دواداچوونێکی ورد لە ڕووی گرنگی ڕۆنی زەیتون بۆ تەندروستی مرۆڤ، چەند کارگەیەک لە چەند شار و ناوچەیەکی جیاوازی کوردستان دامەزراوە، بەڵام سوودی بۆ ناوچەیەکی دیاریکراو دەبێت، ئەوەش بەهۆی دووری لە کێڵگەکانی درەختی زەیتون لە شار و گوندەکاندا. کارگەی زەیتی ڕاسان یەکێکە لەو کارگانەی کە گرنگیەکی زۆری هەیە لە ڕووی جیۆگرافی ناوچەکەوە بۆ ساغکردنەوەی بەرهەمی ساڵانەی زەیتونی جوتیاران لە ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە و دەوروبەری. هەروەها لە دوای ئاشنابوونی جوتیاران بە گرنگی بەرهەمی زەیتون لە ئێستادا و ساڵ لە دوای ساڵ چاندن و زیادبوونی ڕووبەری سەوزایی درەختی زەیتون بە شێوەیەکی دیار زیاد دەکرێت بەهۆی لەباری کەش و هەوای ناوچەکەوە. کارگەی ڕۆنی زەیتونی ڕاسان لە ساڵی 2010 دامەزراوە. ئەم کارگەیە ضرورەت و بوونی لەم ناوچەیەدا بۆ ئۆگەڕێتەوە دوایەوەی تیمێکی پسپۆڕی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە هەستا بە چێککردنی ئەم ناوچەیە لە ڕووی ڕووبەری ڕێژەی سەوزایی داری زەیتونەوە. ئەوەمان بۆ دەرکەوت 393 دار زەیتون لەم ناوچەیەدا بوونی هەیە. دوایەوەی جوتیانان تەواو بێ ئەمەل بووبوون لە بوونی دار زەیتونەکانیان و ئیسفادەیان لێ نەکرد بوو. تیمەکەمان هەستا بەوەی کە ئەم کارگەیە دروست بکرێت لەم ناوچەیەدا. دروستبوونی ئەم کارگەیە بۆ سێ هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە. ڕووبەری پارێزگای هەڵەبجە ڕووبەرێکی جوگرافیا سروشت و جوگرافیای پارێزگای هەڵەبجەوە کەوتووە کە ناوچەیەکی شاخاویە، بۆیە ئیسفادە لەم ناوچەیە شاخاویە بکەین. بیرمان لەوە کردەوە کە داری زەیتون دارێکە ئەتوانن جوتیاران و جوتیارانی ئەم ناوچەیە سوودمەند بن لە ناوچە شاخاویەکان و دروستبوونی هەلیکار لەم ناوچەیەدا وە ساغبوونەوەی بەرهەمی ناوخۆیی کە ڕووبەری پارێزگای هەڵەبجە 392 دار زەیتون لەم پارێزگایە بوونی هەیە، ئیسفادەیان لێ نەکردووە. ئەم بەروبوومەیەش ساغ بێتەوە لەم ناوچەیەدا. دوایەوە کە گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بین و کارگەکە لە ئێستادا بەرهەمی جوتیاران وەرەگرێت بۆ ساغبوونەوەی بەرهەمەکانیان و دروستبوونی بەرهەمی ناوخۆیی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و تەواوی عێراقدا. بۆیە ئەم کارگەیە گرنگی بەوە داوە کە بەرهەمی دەرەکی کەمتر بکرێتەوە لەسەر بەرهەمی ناوخۆیی و بەرهەمی ناوخۆیی جێگرەوەی بەرهەمی دەرەکی بێت. لە ئێستادا ئەم کارگەیە دەتوانیوێتی ساڵانە 100 تەن زەیت بخاتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە کە ئەوەش جێگرەوەیەکی باشە بۆ بەرهەمی دەرەکی. نوعی زەیتونەکە بەڕاستی نازانم، من لە بەکرەجۆ وەرم گردووە لە دارەی زراعی بەکرەجۆ، بەس نوعێتێکی باشی هەیە. ئیمساڵ لە 7 کیلۆ زەیتون 1 کیلۆ ڕۆنی داوە، یعنی ئیمساڵ لە چاو پارەکە گەلێ باشتر بوو. ئەوەی کە ئاوی زۆر بدا و منتیقەی کە زەیتونەکەی ئاو زۆر بدات ڕۆنی کەمە.
ئەوەی کە ئاوی نەدا کەمترین ئاویدا ڕۆنی زیاترە تاوان زەیتون خۆی پێویستی بە ئاو نییە لە مانگی حەوت و هەشت و نۆ ئاوی بدەیت ینی زەیتون بەڕاستی بەسێتی لەوە زیاتر بدەیتی کا بە نەخۆشی لی مێژووی دامەزراندنم کارگە بۆ ساڵی 2010 دەگەڕێتەوە فکری دامەزراندنەکەیش لەسەر ئەو خواست و بەرهەمی زەیتونە بوو لە ناوچەکەیە خۆ دەزانین ڕۆژ بە ڕۆژ وڵات هەموو وڵاتان و هەموو بوارەکان بەرەوە پێشەڕۆن پێشتیش داری زەیتونم لەم ناوچە نێژراوە بەڵام گرنگێکی زۆری پێ نەدراوە زیاتر بۆ خۆشەکردن یا ترشات بەکار هاتووە و هەندێکش ئەو پڕەکەمێ ببێتی بۆ هەولێری یا بەشوونێکی دوو کلیبێتی بەڕوون هێناوێتەوە بەڵام پاش بەرەو پێچوونی هەموو کەرتەکان یەکێک کەرتی پیشەسازیش کردێکە بەڕاستی شوێنپێی خۆی لە هەر بوارێکا بێت داگیرە کات و ئەگرێ بۆ ئەو شوێنە ئێستا بۆ لە بواری کشت و کاڵە دەتوانی بە پیشەسازی کشت و کاڵ زۆر بەرەو پێش بەریت بۆ نمونە پێش کشت و کاڵ پێش شۆڕژ پیشسازی دوای شۆڕژ پیشسازی فەرقیان زۆر زۆرە بۆیە زەیتونیش لەوە بەدەر نییە ئەگەر بێت تۆ بە ڕێگەی پیشەسازیە بەکار بهێنی بۆ بەرەو پێشتنی کەرتی کشت و کاڵ لەدا زەیتونە بەڕاستی هۆکارێکی زۆر بۆ نمونەش ئەم معاملەی ئێمە پێش ساڵ 2010 خەڵکانێکی زۆر کەم بریندیان بەدار زەیتونیاوە بەس لەماوەی ئەم 4-5 ساڵە دقەتمانیاوە خەڵکانێکی زۆر ڕوون لە ناشتنی دارەکەن ئەمە بێتەوە هۆی سەوزبوونی ژینگەوەتر بەوانە با بۆ سەرێک هەروەها سوودێکی ئابووری شەبێ بۆ خاوەن زەیتونەکان بۆی بیرمان کردەوە مەشتێکی زەیتون هێنانی جوورێکی تایبەت بەدار زەیتونمان هێنا بۆ ناوچەکە بۆ ئەوەی باشترین جۆر و کوالتی هەم لە ڕووی ئابووری و ئیسپادە بە خەڵکەکە بکات کە خەڵکش حەزێکی لێ بکات زیاتر گرنگی پێ بیناژێت و بڵاوبێتەوە هەم لە ڕووی ژینگەیش و بۆ کشت و کاڵیش بەرەو پێش بڕوات بۆی 2010 مەزراوە ساڵ بە ساڵ شکر بۆخوا ئەلحەمدولیلا بەرەو پێش ڕۆشتوین و هەم لە ڕووی بەرهەمەوە هەم لە ڕووی خستن بازاڕشەوە هەموو شتەکان بەرەو پێش ڕۆشتووە بەم شێوە بۆ شێواز دامەزراندنمان بەڵام ئەو درەختانی سەرەتا وەک نمونە هێنراوەتە کوردستانەوە لە ڕووی جۆر و باشی بەرهەمەکەیەوە لە خوار ئاستی مامناوەندیەوەیە بۆ بەدەستکەوتنی ڕێژەیەکی زۆر لە ڕۆنی زەیتون هەروەها لە ئێستادا جوتیاران لە هەوڵی وەرگرتن و پەروەردەکردنی ئەو درەختانەدان کە ڕێژەی چەوریان لە بەرهەمی ڕۆنی زەیتوندا هەیە ئەمەش لە ڕێی وەرگرتنی زانیاری کە لە ڕێگای کارگەکانەوە پێیان دەدرێت کە چۆن و لە چ وەرز و کاتێکدا بەرهەمەکانیان لێبکەنەوە و بیگەیەنە کارگە بە مەبەستی هاڕین و دەستکەوتنی ڕۆنێکی باش و زۆر. بەداخەوە ئەڵێم پێشتر ئەو زەیتدارزەیتونێکی هێناوەتە هەرێمی کوردستانەوە جۆرێکی زەیتی نەبووە ئەتوانێت برێم زیاتر بۆ خۆشەکردن یا کابرا بۆ جوانی ناشتوێتی یا زۆر بیری ئابووری لێ نەکردوێتەوە سەراحەت بەم شێوازە بڵێن سوودی ئابووری بۆی نییە بە کابرا بەڵام هەمویان بۆ یەک سەرەتا کاتم لەم ئەو گلیان هەبوو یان و مندارێک مێناو چەند ساڵە خزمەتێکم ئەوە حەقی لێکردنەوەکەیم دەست ناکەوێت ئێمە بیرمان لەوە کردەوە ئەو جۆرە بێنی کە زەیتیە بۆ نمونە داری زەیتون هەیە لە 102دا لە 100 کیلۆ 2 کیلۆدا هەر داری زەیتونیش هەیە لە 100 کیلۆ 22 کیلۆدا ئەنی فەرقێکی زۆر زۆریە لە ڕووی ئابووریەوە جوتیاران ئەگەر بۆ نمونە جۆرێکی زەیتی بێتوان سوودی ئابووریش لێ ببینن باشەوە هەلی کار دروستەکە بۆ کرێکار و بۆینەکان بۆیە لەگەڵ ئەو جانکە ویمان کردو ئامۆژگاریمان کردن ڕێنمایان دێن چۆن زەوەکان بکێڵن چۆن بیناژن چۆن بە خێوی کەن کووت و پێین و دەرمان ئاودان هەموو معلوماتزانەکەن لە ڕێگەی ئەندازیاری کشت و کاڵەوە پێدەین خۆشمان جۆرێکی تایبەتی کۆڕنتینامان هێناوە لە ئیتالیاوە کردومانە بە قەڵەم و مەشەلماندانەوە و بەسەر جوتیاران دابەشیەکەین لەم ناوچەیە کەش و هەوای کوردستان بۆ داری زەیتون زۆر گونجاوە ڕێژەی زەیتون لە کوردستاندا ئەوەی کە ئێمە بە پێی تەجروبەی ئەم 4 ساڵەی کە هەمانە
لە 100 هەبووە هەتا لە 122. ئەم ڕێژەیەش دەتوانین بڵین جوتیارانی ئەم ناوچەیە ئیسپادەیان لێ کردووە بۆ چونکە کوالێتی زەیتی زەیتونی کارگەی ڕۆنی زەیتون ڕاستان ئەکسترا ڤێرجنە ئەمەش گوشراوی یەکەمە کە بە یەکەمین گوشراو دادەنرێت لە نێوان زەیتی زەیتوندا و باشترین سیفاتەکانی زەیتی زەیتون لە نێوان ئەم زەیتەدا هەیە. کارگەی ڕۆنی ڕاسان یەکێکە لەو کارگانی کە لە ئێستادا توانای وەرگرتنی زۆرترین بەرهەمی زەیتونی هەیە لە گشت ناوچەکانی کوردستان و تەنانەت عێراقیش. هەروەها بەپێی سیستمێکی ستانداردی جیهانی پرۆسەی وەرگرتن و خاوێنکردنەوەی زەیتونەکانی هەیە کە تا ئەو کاتی ڕۆنی زەیتون بەرهەم دێت بە چەند پرۆسەیەکدا دەڕوات کە نزیکەی کاتژمێرێک دەخایەنێت. سعات هەشتی بەیانی کارگە دەسەکرێ بە وەرگرتنی بەرهەمی جوتیاران. بەرهەمی جوتیاران عادەتەن لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە دەتوانن ئاگادارمان بکەن لە بەرهەمەکانیان چۆن بگەێنە دەستمانەوە یاخود شێوازی لێکردنەوەی یاخود شێوازی نەقڵکردنەکەی. بۆیە بەلای ئێمەوە زۆر گرنگە کە بەرهەمی جوتیار لە خلالی 24 کاتژمێردا بگاتە کارگە. ئەمەش بۆ لەبەرەوەی کوالێتی زەیتی زەیتونەکەیان تێک نەچێت نسبەتی ڕۆنی زەیتونیان بەرز بێت. ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە بە جوتیارانی بڵێن ئێمە بۆ جوتیارانی ڕوون دەکەینەوە یاخود تیمێکی پسپۆرمان هەیە ئەندازیاری کوشتتوکاڵی هەڵەسێت بە ڕێنمونیکردنی جوتیاران لە شێوازی هەڵپاچینی داری زەیتونەکانیان لە شێوازی نەقڵکردنی داری زەیتونەکانیان لە شێوازی ئاودانی. ئەوەی کە کارگەی ڕۆنی زەیتونی ڕاستان بەلایەوە گرنگ بووە بۆ جوتیارانی ڕوون بکاتەوە کارگەکە هەڵەسێت ساڵانە هەڵەسێت بە وەرگرتنی تەواوی بەرهەمی جوتیاران لە ناوچەکانی عێراق و خواروی عێراقەوە و دەتوانێت بەرهەمەکانیان بۆ بکات بە ڕۆنی بە بەرهەمەکانیان بکات بە ڕۆن و پێیان باتەوە. توانە و تاقەی کارگەی ڕۆنی زەیتونی ڕاستان 120 تەنە لە 24 کاتژمێردا. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە بۆ جوتیاران و کڕیارانمان ڕوون بکەینەوە کارگەی ڕۆنی زەیتونی ڕاستان ئەتوانێت تەواوی زەیتونی پارێزگاکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی عێراق وەربگرێت و ئەم کارگەیە دەتوانێت بە 24 کاتژمێریشکە یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بم قەبارەیە بتوانێت زەیتی زەیتون خەسنکە و بەرهەمی جوتیاران وەرگێتەوە. لە ئێستادا ئێمە ئەتوانین بڵین بەرهەمی جوتیاران وەرەگرینەوە ئەمە یەکەمیان وە شێوازی دووەمیشمانەوەیە کە بەرهەمی جوتیاران ئەتوانین بۆیان بکەین بە زەیت و بۆ 1 کیلۆ زەیتون 130 دیناریان لێ وەرەگیرێت. یعنی جوتیار دەتوانێت لە هەردوو حاڵەتەکە سوودمەند بێت لەم کارگەیە. ئەوەی کە بۆ ئێمە گرنگ بوو بۆ تەواوی جوتیارانی ڕوون بکەینەوە ئەم کارگەیە ڕێنمونی تەواوی بە جوتیاران داوە کە لە وەرزی سەرمادا بەرهەمی زەیتونەکانیان لێ بکەنەوە وە کوالێتی ئەم کارگەیە زەیتی زەیتونی ئەکسترا ڤێرجن دەخاتە بازاڕەکانی هەرێمەوە بۆ جوتیارانیشی دەکات بە هەمان کوالێتی. شێوازی ئیشکردن
ئامێرەکانمان ئێمە ئامێری ئیتالین مۆدل 2007 یەکێکە لە باشترین و پێشکەوترین جۆری ئامێرەکانە کە پێوترێت تو فەیس ئەتوانم بڵێم لە وڵاتی ناوەڕاستە ئامێری تو فەیس تەنها معاملەی ئێمە ئەوانێک هەمان سری فەیسە بەهۆی کوالتی جۆری ڕۆنەکە ئەکستراڤێرجنە باشترین جۆری ڕۆن بەرهەمەهێنێت شێوازی تەکنیکیشی پاش ئەوەی کێشان یەکەم جار ئێمە ئامێری ئەکێشین و وەزنەکەی وەرەگرین بۆ حسابات دوای ئەوە بە ئامێری شوردنایەت گەڵا بەرد تەپۆتۆز خۆڵ و قڕشتەکەی لێکاتەوە بە خاوێنی ئێهێنێت دوایەوە شوردنەوەیەتە ئامێری هاڕین و شێلان دوای هاڕین و شێلان نزیکەی 40 دقە ئەی شێدێت لە پلەی گەرمی 35 بۆ 40 پلەی سیلزیا پاشان لە ڕێگەی پاسپامپێک ئەنەرێ بۆ دیکانتەر ئەی گوشێت ڕۆنەکەی گوشی پاش گوشینیش ئەڕواتە قۆناغی کۆتایی فیلتەرێشن و فیلتەرەکرێت ئەگەر هی جوتیاران پێیان دەڵێ یاندێنەوە بۆ خۆیان ئەگەر هی خۆشمان بێخێنە خەزانەوە. ئەم کارگەیە بە دوو شێوە ڕۆنی زەیتون بەرهەم دەهێنێت. جۆری یەکەم جوتیاران زەیتونەکانیان لە کارگەکە دەهاڕن و ڕۆنی زەیتونەکەیش بۆ خۆیان دەبەنەوە. جۆری دووهەمیش کارگەکە زەیتون لە جوتیاران دەکڕێت و دواتر زەیتەکەی کاری لە قوتونانی بۆ دەکرێت و دەخرێتە نێو بازاڕەکانی کوردستان و خواروی عێراق وەک براندێکی کوردی خۆماڵی کە بەدەستی کار و بەرهەمی جوتیارانی کوردستان لە ژێرناوێکی کوردیدا بەرهەم دێت. ئێستا زەیتونەکە ماشکول بەروبوومێکی باشی هەیە ساڵانە لە مانگی نۆ خۆی زەیتون لێ ئەکرێتەوە بەڵام ئەگەر بۆ خواردن بێت بۆ خۆشکردن بێ بۆ ترشات وریان بۆ خواردن بێت لە مانگی نوێ لێکرێتەوە بەڵام لەبەرەوەی ئەم باخەی ئێمە زەیتونەکەمان نەوعێتەکەی وایە سنفەکەی وایە تەنها بۆ زەیتە بێ لەبەرەوە ساڵانە لە مانگی 11 لە کۆتایی 11 دەست بە لێکردنەوەی زەیتونەکەمانەکەی ئێمە بە چەند ڕۆژێک زەیتونەکەمان بە هەرەوەز لێ ئەەکەینەوە کە لێمان کردەوە دوای ئەوەی بین بۆ کارگە و لە کارگەی کەین بە زەیت و زەیتەکە هێنینەوە بۆ ماڵەوە. من لەبان مەقان کێڵگەی باخی زەیتونم هەیە 250 دارم هەیە ئیسێکێنەوە ساڵانە خزمەتی ئەەکەین و لە بەهارە بەر ئەگرێ و لە مانگی 11 بۆ 12 باران لێ بدا باشترە کە بیهێنین بەس من ئاشکر نەبین ساڵ باران نەبووە نەمانتوانیە هاوردومانە بۆ ئێرانە بەس بارانی نەبوو بەڕاستی ئیمساڵ بەبوونی بێ بارانیەوە زۆر تەئسیری لە هەموو شوێنێ کردووە بان مەقان زیاتر لەبەرەوە شکە ساڵی بوو بەرەکەی زۆر کەم بوو لە چاو ساڵانە یەک بە چواردا بەزیوە ئەوەی پارەکە تەنێکی پێوە بوو بێ پارەکە چوار تەنی پێوە بوو بێت ئیمساڵی یەک تەنێکی پێوەیە لەبەرەوە زۆر دابەزیوە لەبەر بێ بارانێکە میدەوارین ئینشەڵڵا ئیمساڵ خۆی گەورە بارانێکی بە ڕەحمەتمان بۆ بنێرە و بەروودبوومی هەموو کەسێک و هەموو شتێکی زیاد بکە و زەیتونەکە لە مانگی ئەم وەختانە کە باران دایلەیکەینەوەی هێنین بۆ معمەل ئایا ئێرە بەیان هەولێر من بە زۆری هێنین بۆ ئێرانە بۆ هەڵەبجا معمەلێکی باشە و خراپ نییە و بەدڵی خۆمان بۆمانە ڕۆنەکەمانەدات و ئێمەش ڕۆنەکە ئەبینەوەی تر بە گوێرەی پێویست ئەوەی کە هەمانە بۆ ماڵ و مناڵی خۆمان بەکارهێنینە بۆ خزم و دۆزیان بۆ هەست کەسێ بە شێوازێک بۆ فرۆشتن بێ هێنێت لێرە بۆمان ئەکەن بە ڕۆن و ئێمەش ئەیبینەوە بۆ چەمچەماڵیان هەست کەسێ بۆ وڵاتی خۆی جۆری ڕۆنەکە ئێمە باشترین جۆرەکە پێوێت ئەکستراڤێرجن ئەم جۆرەیەک لە باشترین جۆرەکانی ڕۆنی زەیتون
و هەروەها ئەو ئێمە تاقی تایبەتی خۆمان هەیە ئەسیدیتی فحسەکەین دوای ئەسیدی پۆلیفینۆل پیرۆکسایدش ئەم فحسانەکەین بۆ خۆمان مانگانە و هەر زەیتونێکیش کە خەزانەکان خەزنەکەین بە هەمان شێوە فحسەکەینەوە عادەتەن ئەکسترا ڤێرجین ئەسیدیتی دایمەن لە دوو کەمترە ئەوەی ئێمە نزیکەی 0.5 یان توانین بڵین سۆپەر ئەکسترا ڤێرجین ڕووی کوالیتە و کوالیتیکی زۆر بەرزەیە پۆلیفینۆلش تام و چێژەکەشی لەبەر ئەوەی خۆمان لە وڵاتی ناوەڕاستاشین وڵاتی ناو ئاوهەوا خاکی گونجاوی هەیە بۆ دارزەیتون بۆیە پۆلیفینۆڵێکی زۆر بەرزی و تاموچێشێکی زۆر تایبەتی ئەتوانین بڵێم منافسەی ئەوانەی ئیسپانیا وەکو ئەوانە بێ بەتەکی لە ئیسپانی و ئیتالەکان باشتریشە بگرە ئەمە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی خستنە بازاڕیشەوە ئێمە سەرەتا لە سلێمانی و هەڵەبجا بوو قیاسەکانمان 4 شوشە بوو لە شوشە 250 ملیم 500 ملیم 750 ملیم و 1000 ملیم ئەمە خستە بازارەوە پێمت یەکەم ساڵ باش بوو ینی نەبوو یەکجار بوو خەڵکی ناسرااو نەبوو لای تۆ زەبین بوو بەس دوم ساڵ و سێم ساڵم چوار زۆر باش ساڵ بە ساڵ بەرەو باشترێ سا بەرهەمەکانشەوە بۆ خواری وڵاتە چێت و هەروەها بۆ دەرەوە هەندێک کەس خۆی تیجار ئێبا بەس ڕاستەخۆ بۆ نردنەوە بۆ دەرەوە بۆ ئوروپا بۆ خەلیج لە ئیشین لەگەڵا ئیشەڵا گەر سەر بگرێت ساڵ بە ساڵ خەڵکی ئاشناتر بێ بەم ڕوانە لە سوودەکانی ئاشنا بێ سوودەکانی بۆ ڕوونە بێتەوە بۆیە خواست لەسەری زیاد بوو سەرڕایەوەی کە بەرهەمەکانیان بۆ دەکەین بە ڕۆنی زەیتون دەتوانین بەرهەمی زەیتی زەیتونەکەیان لێوەربگرینەوە یاخود زەیتونەکانیان لێ بکڕینەوە کە لە دوای کڕینەوەی بەرهەمی زەیتی زەیتونەکە ئێمە خۆمان پاکێجینمان هەیە بەشی لە قوتونان و شوشەنانمان هەیە کارگەی ڕۆنی زەیتونی ڕاستان براندێکی خۆی هەیە بە ناوی ڕاستان ئۆلیڤ ئۆیڵەوە ئەم کارگەیە دەتوانێت بەرهەمی زەیتونەکانی تەواوی پارێزگایەکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی خواروی عێراقەوە بخاتە بازاڕەکانەوە بە ناوی ڕاستانەوە کە ئێستا خۆشبەختانە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان و خواروی عێراقی گرتووەتەوە و نسبەتێکی کەمیشمان نردووەتە وڵاتی ئەڵمانیا و کوێیت کە ئەمە جێی دڵخۆشیە بەرهەمێکی ناوخۆیی بەم شێوازە بەرەو پێشچوونی بینیوە و ئەوەی لای ئێمە گرنگە دەتوانین لە پلانمانە هەیە ساڵانە بەرهەمی زەیتونەکانمان زیاد بکەین بۆ ئەو خواستە زۆرەی کە لەسەر بەرهەمەکانمانە ئەگەر ئێمە داتایەکی ساڵی یەکەمی بەرهەمی ڕۆنی زەیتونی ڕاستانمان لابێت لە ساڵی یەکەمە 30,000 لیتر ڕۆنمان خەزن کردووە و لە ساڵی دووەما 6,000 لیتر بووە ساڵی سێم 100,000 لیتر بووە و ئەوە ساڵی چوارەمە کارگەی ڕۆنی زەیتونی ڕاستان پلانی گۆڕیۆ بۆ 150,000 لیتر ڕۆنی زەیتون کە بیخاتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە ئەوەی جێی دڵخۆشی ئێمەیە ئەو خواستەیە کە لەسەر بەرهەمەکەمان تەواوی پارێزگەکانی گرتووەتەوە و کڕیار لێ ڕازیە و سوودمەند بووە لە ڕاستیدا دوو بۆچوونی جیاواز هەیە لەسەر ڕۆنی زەیتون ئەمەش بۆچوونی یەکەمیانەوەیە کە ئەڵێن بە هیچ شێوازە نابێ گەرم بکرێت ئەو شێوازەی کەندە بە هیچ شێوازە نابێ گەرم بکرێ ئەوەیان کۆڵ پرێسە کە بە پرێسکردن بەرهەمی زەیتونەکە زەیتەکە بەرهەمێت کە بە تەنها بۆ خواردنە ساردەکان بەکارێت و بە هیچ شێوازە گەرم ناکرێت شێوازی دووەمانەوەیە کە بە ڕێگەی سەنتەرفیژە بە ڕێگەی سورعەت زەیتەکە بەرەم هاتووە ئەم ڕێگەیان دەتوانیت تا 220 پلە گەرمی بکەیت هیچ کێشەیەکی نییە بۆ خواردنە گەرمەکانش بەکارێت کە ئەم ڕێگەیان کارگەی ڕۆنی زەیتونی ڕاستان ئەم ڕێگەیانە ڕێگەی دووەمیانە کە ئەتوانیت تا 220 پلە گەرمی بکەیت بە نۆرماڵی و ئاساییە ئامۆژگاری خاوەن زەیتونەکانەکەن کە شێوازی هەڵگرتنەکەی شێوازی تایبەتە ئەبێت لە ستانلستی لا لە شوشە تاریکە شوێک تاریک و داخراوە هەڵبگیرێت بەو شێوە توانێتێکی 2 ساڵ هەڵبگرن ئەگەر لە پلاستیکیا لە شوێنێکی کراوە ڕووناکە بێت تەمەنی زەیتونەکە زوو خراپی بێت و ئەکسپار و بەسەرەچێت ئەمە شێوازی تەکنیکی و کارکردنەکە و توانای کارگەیش لە شەو ڕۆژێکە 24 تا 120 تەنە ئاین لە ساڵەکە نزیکەی 10,000 تەنە توانێت بکات بەڵام بەهۆی ئەوەی زەیتون کەمە لە کوردستانی خۆمان تا ئێستا ساڵانە نزیکەی 1400 تا 1500 تەنمان کردووە بەڵام دقەتمانیاوە ساڵ بە ساڵ ئەگەر وشکە ساڵی نەبێت و کێشە نەبێت ئەم بەرهەمە بەرەو پێش ساڵ بە ساڵ بەرەو زیاد بوون و بەرەو زیاترەشی ئینشاڵڵا
هەرچەندە زەیتون ئەو کاتێ لە درەخت دەکرێتەوە ڕەنگێکی جوان و تامێکی تاڵی هەیە، بەڵام لە جیهاندا وەک ئاڵتون نرخ و بەها و گرنگی خۆی هەیە، چونکە هەموو توێژینەوەیکی نوێ لەباری درەخت و ڕۆنی زەیتونەوە زیاتر بەها و گرنگی ئەو درەختە نیشان دەدات. هەر بۆیە کوردستانێک خاکی گەوهر و ئاوی کەوسەر بێت دەکرێت بەهشتێک بێت بۆ درەختی زەیتون و بەرهەمهێنانی ڕۆنی زەیتون.